موژدە بە ژوێرەی نووسینی مەتا بەشی 23. ئینجا عیسا بە خەڵکەکە و قوتابیەکانی خۆی فەرموو: مالم و فەریسیەکان لەسەر کورسی موسا دانیشتن، بۆیە هەرچیەکتان پێ دەڵێن بیکەن و ڕای بگرن، بەڵام بەکرداری ئەوان مەکەن، چونکە ئەوان دەڵێن و نایکەن. باری قورس کە هەڵناگیرێت دەیپێتنەوە و دەیخەنە سەرشانی خەڵکی، بەڵام بەخۆیان نایانەوێت بە پەنجەش بیجوڵێنن. هەموو کردارەکانیان بۆ ئەوەیە خەڵکی بیان بینن، بە پانکردنی نوشتەکانیان و گەورەکردنی گوڵینجی ڕیشاڵەکانیان. حەز دەکەن لە میوانداری لە لای سەرەوە و لە کەنیشتەکانیش ڕێزی پێشەوە، لە بازاڕیشدا سڵاویان لێ بکرێت و خەڵک بەڕابی بانگیان بکەن. بەڵام با ئێوە بەڕابی بانگ نەکرێن، چونکە تەنها یەک مامۆستاتان هەیە و ئێوەش هەموو بران. کەسیش لەسەر زەوی بە باوک بانگ مەکەن، چونکە یەک باوکتان هەیە، ئەوەی لە ئاسمانە. بە مامۆستا بانگ نەکرێن، چونکە یەک مامۆستاتان هەیە، ئەویش مەسیحە. ئەوەی لە نێوانتان پایە بەرزترە دەبێتە خزمەتکارتان. ئەوەی خۆی بەرز بکات نزم دەکرێتەوە، ئەوەش خۆی نزم بکات بەرز دەکرێتەوە. بەڵام قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، چونکە شانشینی ئاسمان لە ڕووی خەڵکدا دەخەن. نەخۆتان دەستنە ژوورەوە و نەدەهێڵن ئەوانەی دەستنە ژوورەوە بسنە ژوورەوە. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، ماڵی بێوەژن هەڵدەلووشن، بۆ دەرخستنیش نوێژ درێژ دەکەنەوە، بۆیە سزاتان گەورەترە. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، دەریا و وشکایی دەگەڕێن تاکو یەکێک بکەنە جوولەکە، کە بوو ئەوسا دوو ئەوەندەی خۆتان دەیکەنە کوڕی دۆزەخ. قوڕ بەسەرتان ئەی ڕابەرە کوێرەکان، دەڵێن ئەوەی سوێن بە پەرستگا بخوات هیچ نییە، بەڵام ئەوەی سوێن بە زێڕی پەرستگا بخوات ئەوە پابەندە. ئەی جێل و کوێرینە، کامیان گرنگترە، زێڕەکە یان پەرستگا کە زێڕەکە پیرۆز دەکات؟ هەروەها ئەوەی سوێن بە قوربانگا بخوات هیچ نییە، بەڵام ئەوەی سوێن بە قوربانیەکەی سەری بخوات ئەوە پابەندە. ئەی کوێرینە، کامیان گرنگترە، قوربانی یان قوربانگا کە قوربانیەکە پیرۆز دەکات؟ بۆیە ئەوەی سوێن بە قوربانگا دەخوات ئەوە سوێن بەو دەخوات و بە هەموو ئەوەشکا لە سەریەتی. ئەوەی سوێن بە پەرستگا دەخوات ئەوە سوێن بەو دەخوات و بە ئەوەش کە تیایدا نیشتەجێیە. ئەوەی سوێن بە ئاسمان دەخوات ئەوە سوێن بە تەختی خوددا دەخوات و بەوەش کە لەسەری دانیشتووە. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، چونکە دەیەکی پونگ و شبیت و ڕازیانە دەدەن و گرنگترینی تەوراتتان پشتگوێ خستووە، دادپەروەری و بەزەیی و دڵسۆزی. پێویست بوو ئەمانە بکەن و ئەوانەش پشتگوێ نەخەن. ئەی ڕابەرە کوێرەکان، ئێوە مێشولە دەپاڵێون، بەڵام وشتر قووت دەدەن. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، چونکە دەرەوەی جام و قاپ پاک دەکەنەوە، بەڵام ناوەکەی پڕە لە چڵێسی و بەڕەڵایی. ئەی فەریسی کوێر، یەکەم جار ناوجام پاک بکەوە، تاکو دەرەوەشی پاک بێتەوە. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان، چونکە ئێوە لە گۆڕی سپی کراو دەچن کە بەڕواڵەت جوان دیارە، بەڵام ناوەوەی پڕە لە ئێسقانی مردووان و هەموو پیسیەک. ئێوەش ئاوان، بەڕواڵەت لە لای خەڵک ڕاست و دروستن، بەڵام ناوەوەتان پڕە لە دووڕووی و سەرپێچی. قوڕ بەسەرتان ئەی مالم و فەریسیەکان، دووڕوان،
ئێوە گۆڕی پێغەمبەران هەڵدەبەستن و ئارامگای پیاوچاکان دەڕازێنەوە و دەڵێن ئەگەر لە سەردەمی باو و باپیراندا ببووینە بوایە لە خوێنی پێغەمبەران بەشداریان نەدەبووین. کەواتە شایەتی لەسەر خۆتان دەدەن کە کوڕی پێغەمبەر کوژانن، جا ئێوە پێوانەی باو و باپیرانتان پڕ بکەن. ئەی مارینە، ئەی بێچووی کۆرەماران، چۆن لە حوکمی دۆزەخ ڕادەکەن؟ لەبەر ئەمەیە ئەوە تا پێغەمبەر و دانا و مالمتان بۆ دەنێرم، لێیان دەکوژن و لە خاچیان دەدەن، لە کەنیشتەکانتان بەر قامچیان دەدەن و لە شارێکەوە بۆ شارێکی دێکە هەڵیان دەبڕن. بۆیە هەموو خوێنێکی پاک کە لەسەر ئەم زەویەدا ڕژاوە دەکەوێتە ئەستۆتان، لە خوێنی هابیلی ڕاست و دروستەوە تاکو و خوێنی زەکەریای کوڕی بەرخیە کە لە نێوان قوربانگا و پەرستگادا کوشتتان. ڕاستیتان پێدەڵێم ئۆباڵی هەموو ئەوانە دەکەوێتە ئەستۆی ئەمنەوەیە. ئەی ئۆرشەلیم، ئەی ئۆرشەلیم، بکوژی پێغەمبەران و بەردبارانکاری ئەوانەی بۆت نێردران. چەندجار ویستم منداڵەکانت کۆ بکەمەوە، وەک مریشک جووزەڵەکانی لەژێر باڵیدا کۆ دەکاتەوە، بەڵام نەتانویست. ئەوە تا ماڵەکەتان بە وێرانی بۆ بەجێ دەهێڵدرێ، چونکە پێتان دەڵێم ئیتر نامبیننەوە تا ئەوەی دەڵێن ستایش کراوە ئەوەی بە ناوی خوداوەندەوە دێت.